لدورفين مشاره قلت بيشا كتقل بريس علي المقدام شالقفان سفيل لدورفان كارفدانان ديكين بريس المقدام شباش تو خيرات جبو كردستان 24 بريس المقدام اف ياسايا دهيت هموار كيرن يانا اگر بيت هموار كيرن ما ترسير مي چنه لسر عراقي تحية طيبة وشكرا لهذه الاستضافة وللتنويه. سلاوتان لێبێت سپاس بۆ بانگشتنامەکەتان دەمەوێت ئەوەی کەوا هەیە ئێستا هەوڵەکانمان بەردەوامە بۆ ئەوەی ڕێگری لەم پرۆژە یاسایە بکەین کە ئەویش پرۆژە یاسای باری کەسێتیە هەوڵەکانیشمان بەردەوامە لە پێناو ئەوەی کەوا بگەین بە باڵاترین ئاست تەنانەت نەڕزایەتی خۆمان بۆ سەرۆکایەتی کۆمار و سەرۆک وەزیران بەرز کردوتەوە هاوکات لە هەولێریش لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کۆبووینەوە لەم بارەوە چونکە ئەم هەموارکردنە بەداخەوە دەبێتە هۆی ئەوەی کەوا هەڕەشەیەکی گەورە بەسەر باری کەسێتیدا هەبێت هاوکات ئێمە ئەوە دەبینین لە تەواوی دانیشتەکانی پەرلەماندا ئیرادەیەک هەیە کەوا خۆی فەرز بکاتە سەر تەواوی بۆچوونەکان لە پەرلەمان هاوکات چەندین دروشمیان هەیە ئەویش ئەوەیە کەوا دەڵێن ئێمە زۆری نین و پێویستە لەسەر زۆرینەی ئێمەوە بێ بڕیارەکان بەو ئاراستەوە بێ ئەگەر بەم ئاراستەوە بێ بێگومان دەبێ ئێمە تەواوی حکوومەت پێشکەشی وام بکەین ئێمە نابێ خۆمان لەو ڕاستێ بزینەوەکەوە حکوومەتی عێراق ئێستا حکوومەتێکی شیعیە واتە حکوومەتی سونە و کورد نییە بەڕاستی تەنانەت دەستکەوتەکانیش بەم ئاراستەیەن مەترسیەکەش ئەوەیەکەوە چەند دادگایەک دابمەزرێت بە ناوی دادگای شەرعیەوە خۆی بەهێزتر پیشامداد لە یاساکان لە دادگاکان تەنانەت خۆی لە ئەنجومەنی نوێنەرانیش باڵاتر ببینێ چەندین جارە ئەمە دووبارەمان کردوێتەوە قاعیدەی شەرعی ناکرێت ئاڵگۆڕی بکرێت لەگەڵ هەموو ئەو بنکە یاسایەکەوە هەیە واتە ناتوانیت کەسایەتی ئاینی ببێتە شوێنی کەسانی یاسایی چونکە ئەمە پسپۆلیەکانیان جیاوازە واتە ناتوانین ئێمە ئەم دووە یەکتر بکەین ئێمە تموحی ئەومان هەیە کەوە وڵاتێکی ئاسباڵەمان هەبێت نەوەکو قەندەهارمان لێبێت بەڕێز زەلمەکدام بەڵام جگە لەو ناکۆکیانەی کە لە نێوان لایەنەکاندا سەبارەت بە هەمواری یاساکە هەیە خودی یاساکە و وردەکاریەکانی بە تایبەت بۆ مافەکانی ژنان و کچان چه مەترسیەکی لەسەر کۆمەڵگەی عراقی هەیە بە تایبەتی لاستی نێودەوڵەتیشدا ئەمە بە وردیەوە دەبینرێت عفوا لم أفهم السؤال ببورە تێنەگەیشتم لە پرسیارەکەتان بەڵێ مەترسیەکانی هەموارکردنەوەی یاساکە بە تایبەتی بۆ ئافرەتان و کچان و مافانەی کە لە هەموارە یاساکەدا ئەیانەوێت دەستکاری بکەنەوە جگە لە ناکۆکیەکان بۆ سەر داهاتوی کۆمەڵگەی عێراق چ دەبێتە سەر چاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەر هەمواری یاساکەیە طيب يعني بەڵێ ئەو هەرشە دیارەیەکەوە هەیە هەرشەیە بۆ ناوخۆی خێزانی خۆتان دەزانن خێزانیش بنەمای کۆمەلگای عێراقیە هاوکات لە ڕووی مادەی دەستوریەوە ئەمەش هاتووە خۆ پێویستە هەموو خێزانێک بەڕووی لە ڕووی کۆمەڵیەوە هاوکات دەستوریشە ئازادە بۆیە ئاماژە بۆ دەداتکەوە خێزان ئەو هەموارێکەوە هەیە دەڵێ پێویستە هەموو شتێک فەرز بکرێت ئەگەر بێت و تۆ ئافرەتێکی شیعی بێنیت پێویستە بچێت لەگەڵ لایەنی شیعی قسە بکەیت ئەی باشە من دەمێ پرسم ئاخۆ کوا ئازادی ئافرەتان باشە تەمەنی هاوسەرگیریش هەیە تەنانەت ئێستا باز لەو دەکرێت کەوا کەمتر بکرێتەوە بەوەی کەم مافی ئەوەی ببێ وەک منداڵێکی بچووک هاوسەرگیری بکات باشە ئەمە چۆن دەتوان بیر لەوە بکەنەوە عێراق ئەندامە لە کۆمەڵێک ڕێکەوتنامەی نێودەوڵەتی هاوکات هەندێک ڕێکەوتنامەی
هەیە ناسراون ئەوانەی هی نەتەوەی گرتوەکان هی ژنێڤ هەموو ئەوانە عێراق دەبێت پابندی بێ پێویستە عێراق پابندی هەموو ئەو ڕێککەوتنانە بێکەوە هەیە هەموارەکانیشی بەژێرەی ئەو ڕێککەوتنامانەوە بێ ئەم جۆرە هەموارکردە خانەوادە و خێزانی عێراق لە ناو دەبات بڵێ زۆر باشە بەرسەوێت دەدا ئاخفتنێکی سەرنجا من ڕاکێشە دەگوت و ئەف حکوومەتان لە عێراقی هەی حکوومەتە کوردان و سنان نییە حکوومەتە شیعیانە کەواتە شیعە زۆرینە نەدنەوە پەرلەمنتوێدا بۆچی لایەنی شیعی یاخود لایەنین سیاسیین بەشدار دناوە پەرلەمنتوێدا بۆچی دخوازن vê yasayê hemwar bikin yanî sûda wan di hemwarkirina vê yasayê da çi di demekê da ku dengekî gelekî nerazî bûne li ser astê Iraqê derve Iraqê jî dürûst bûye. ئەمە پرسیارێکی زۆر گرنگە داوا دەکەم کاتم پێ بدەی بۆ ئەوی وەڵام بدەمەوە ئەگەر بێت و بگەڕێنەوە و بیر بکەینەوە ئێمە ئاگداری هاوپەیمانی سێیی بووین خۆتان زانن هاوپەیمانەتی بەڕێز سەدر بەڕێز حەلبوسی و پارتی ئەمە ڕێکەوتنێکە بوو هاوکات ڕێکەوتنێکی دیکە هەبوو ئەویش چوارچێوی هەماهەنگی بوو هەوڵی ئەوەیدا ئەم ڕێکەوتنە لەناو بات لە ئەنجامدا چەندین کێشەی دروست دەکرد بۆ نمونەی موچە هەرێمی کوردستان و هەموو بودجەکان هاوکات ڕێکەوتنامەی شنگار بابەتی کەرکووک پرۆگرامەکانی وەزارەتەکان هەموو ئەمانە چەندین بابەتی جیدیکە هەبوو بۆ نمونە پرسی غەدیر ئێستاش هەوڵێک هەیە بۆ ئەوەی یاسای باری کەسێتی هەموار بکرێتەوە ئێستا خۆتان زانن سەرۆکی پەرلەمان تا ئێستا بێ سەرۆک ماوەتەوە باشە پەیامی ئەمانە چییە دەبێت باش ڕوون بینەوە لێ پەیامەکە ئەوەیە ئەوان دەڵێن ئێمە هاتوون بۆ ئەوەی هەیمەنەی سوڵتەی شیعی بسەپێنین ئیرادەی سوڵتەی شیعی بسەپێنین بەسەر تەواوی عێراقەوە بە سوننە و بەو کوردەوە ئەوانەی کەوا دەیانەوێت هەر ئیستیحقاقێک هەبێت بۆ نمونە موچەیان بێت یان پرسی ئەندام ئەنجومەنی نوێنەران یان موچەی هاوڵاتیان هەموو شتێک دەتوانن ئەوان ئیبتزاتی پێ بکەن بۆیە بەو ئاراستەیەوە سیر دەکەن بۆیە چوارچێوەی هەمانجی دەیانەوێت ئیرادەی خۆیان بسەپێنن ئەوان لە بنەماکانی دیموکراسی تێداگەن باسی شەراکەتی نیشتیمانی دەکەن بەڵام کوا شەراکەی نیشتیمانی تۆ دێت ئیبتزازی تەواوی پێکاتەی سونەکان دەکەین ئەوان ئەوەیان دەوێت ئامانجیشیان هەر ئەوەیە بەڵێ بەڕێز عەلی ئەلمەکدام چالاکوانی مەدەنی و ئەنجامی هاوپەیمانی ١٨٨ سپاس لە بەغداوە سپاس